یەکێ لەو شتانەی کە بە ضروري زانم بەڕاستی مامۆسایانی ئاینی ڕەچاوی بکەن ئەو حەدیثی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە لە صحیح هاتووە سەحابەیەکە فەرمێ ئێمە لە خزمەتی پێغەمبەرا بووین صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا هەم نوێژی مام ناوەند بوو هەم خوتبەشی مام ناوەند بوو. یعنی بەڕاستی درێژی وتاری هەینی درێژکردنەوەی وتاری هەینی بەڕاستی چەندێک کورتکردنەوەی وتاری هەینی یعنی واتای وتاری هەینی لە دەسەدا. یعنی مەسەلەن هەیە وتاری هەینی لە 10 دقە کەمترە وای فیەکە لە 10 دقە کەمتر وتاری هەینیەدا بەڕاستی واتا بە وتاری هەینی نایەڵێتەوە، هیچ معنایەک هیچ قودسیەتێکی بۆ نایەڵێتەوە. بە هەمان شێوە درێژکردنەوەی وتاری هەینیش زیاد لە حەد بەڕاستی وا ئەکات کە خەڵک ئیسفادە لە وتاری هەینی نەکات. بۆیە مامناوەند زۆر زۆر گرنگە لە وتاری هەینیە کە من وەتەسەوری من بەپێی ئەو ئەحادیثانەی کە بینیمە هاتووە کە جەمعی ئەحادیثەکان ئەگەر حەدیثەکان هەمووی کۆ بکەیتەوە بۆ نمونە لە هەندێک حەدیث هاتووە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر جار لە وتاری هەینیە هەموو سوورەتی قافی لەسەر مینبەرۆ خوێندووە کە ئەگەر تەماشای کەی سوورەتی قاف بە ئاسایش بخوێنی نزیکەی 10 دقە ئەبا 10 دقە بەسەرەوە. یعنی وتاری هەینی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نزیکەی 20 دقەیەک بووە. یعنی ئەگەر بکرێت وتاری هەینی لە چارەکەوە بۆ 20 دقە بێ زۆر زۆر مامناوەندە زۆر زۆر ڕێک و پێکە ئەودا مامۆسا شتەکانی پوختکاتەوە شتەکانی کورتکاتەوە لەو ماوەیە. لەوانەیە زمانێک لە زمانەکان احتیمالەیە وتاری هەینی ئەگەر درێژیش بوو بێ زمانێکی تر لەوانەیە جیاواز بێ لەگەڵ ئێستا، یعنی ئێستا تەقبولی ئەو درێژکردنەوە نەکات. ئینجا ظروفیش ئەگۆڕێت طبعا جاری وا هەیە دنیا تەقبولەکە بابەتێک تێتەکایەوە تەقبولەکە تۆزێک درێژەی کردی بەڵام هەرچەندێک بابەتەکە بخوازێ و هەرچەندێک جەوەکە ساردی و گەرمیەکە تەقبول بکە ئینسان زۆر درێژی نکاتەوە باش. هەوڵ بدا مامناوەند بێ مامناوەندی زۆر زۆر باشە. من خۆم زۆر جار کاتێ وتارم نەداوە وەکو لە خوارەوە بووم، یعنی دانیشتم گوێم گرتووە لە وتاری درێژ زۆر بێزاری کرد. بۆ نمونە جارێکیان لە مەسر بووین تووشی لەگەڵ ئەو برایانە بەیەکەوە کە لەوێ بووین قرار وا بوو بەیانی بچین بۆ مزگەوتی عەمری کوڕی عاس لە ناوڕاستی قاهیرە لەوێ نوێژەکەمان بکەین. بەڵام من تووشی حاڵەتێکی نائاسایی هاتم، حاڵەتێکی نەخۆشی نەمتوانی لەگەڵ جەماعەتا بچم، ناوزکێشەیەک تووشم بوو حەزیشمە کرد جمعەکەم لەدەست دەرنەچێ. وتم جەماعەت من مزگەوتێکەیە لە نزیکی شوێنەکەی خۆمان کە تایە ئەماینەوە مزگەوتەکە بچووک بوو هەرجێ 25 نەفەرێکی کردەوە تەنها یەک شوێن دەستنوێژ هەبوو توالێتی هەبوو هەر بۆ ئەوە کرابوو بۆ کەسانێکی پیر و بەتەمەنوەمانە کە ناتوان بۆ شوێنی دوور بچن و ئیمامەکەیش کە لەوێ پێشنوێژیە کرد لەو ماوەیە کە من ئەمبینی بوو فاتحاشی بە جوانی نازانی و قل والله احد یەک دەبرێ کرد. وتم بەخوا ئەمڕۆ من ئەچم بۆ ئەوێ لەبەرەوەی ناساغم و ناوسکمێشیە تۆزێ زوو تەواو بێ بەشک و ئین بمەوە. بەڵام کاتێ چووم تەماشام کرد مزگەوتەکە تەنها بەس من گەنجم هەمووی پیاوی پیر بوو و ئەوەی من بەتەمام وتار بدا ئەو وتاربێژ نەبوو، یەکێکیان ئاوردن و گەنجێ بوو 25 ساڵێک شتێکی ئاوە ئەبوو تازە دیارە تەخەڕوجی کردو بوو بووە خەتیب دڵگەرم ئەتر وەکو جارانی ئێمە دڵی گەرم بوو چۆن ئێمە بە دڵ درێژمانە کرد و خەڵکمان هێناکرد ماندووە کرد. ئەویش ئاوا لەسەر ئەو گەرمیە جا ئەو کاتە کە من باسی شەکەم ئەمە 2009 بوو، یعنی ئەو کاتە من گەنج بووم لە چاو ئێستا، یعنی توانام باشتر و بۆ دانیشتنەوەوانە کە کابرا منی بینی لە وتارەکە لەوانەیە وەتەمانە بوو بێ زۆر درێژی کاتەوە بەخوا برا ئیتر گەرمە بوو دەستی کرد بە پیاچوو باوەڕەکەی لە نیم سەعات کردێ سەرا گەیشتە 35 دقەمەجا لە وتاریەکە ئیتر وان پێ هات وتم کەس تەماشای ناکرد بەس من تەماشامە کرد ئەویش لە وتارەکە بەس تەماشای منیە کرد. وڵایتر من سەرم قسە خوارد ماندوو بووم ناوسکم تحملی ناکرد. ئیتر تقریبا تا 40 دقە ڕۆیش دوای ئەوە وتاری یەکەمی تەواو کرد. وتاری دوم لە ترسا نەمەزانین چی بکەم، وتم بەخوا ئەویش لای کەمەکەی 10 دقە و 20 دقەیەکە بە یعنی بە کورتی بە نوێژەکەەوە نزیکەی سەعاتێ وتاری داوە 55 دقە وتار و نوێژەکە 55 دقە، یعنی بەڕاستی حاڵێکم بەسەرە هات تا نوێژمان کرد و گەڕامەوە تەماشام کرد هاوڕێکانم
لە مزگەوتی عەمری بنی عاس هاتنەتەوە. يعني بۆم دەرکەوت کە بەڕاستی ئەو خەڵکەی دێن بۆ نوێژ هەیانە ناساغایانە پیرە هەیانە تەحملی کەمە هەیانە میز ڕاگیر ناکە. یعنی بەڕاستی درێژکردنەوەی وتار من وا هەست دەکەم زەرەری هەیە قازانجی نییە. هەوڵدە لە ماوەی چارەکێکە تا 20 دقە من وا هەست دەکەم 20 دقە يعني آخر حدەکەی بێ باشە. يعني چارەکیش يعني ئەگەر تا چارەک دقەیە دوانیش کەمترکە يعني ئاساییە بەڵام هەوڵ نەدا زۆر خواردتریش بێ. والله أعلم.